والله دەچی کورتە پارە نییە بەسا قەوم خوا ئاگەی لێیە خۆی ئەوەنە خەزارم خوا ئاگەی لێیە ئیتر دیراگەم پێ نییە دەستی ئەوانە خۆش بەکارمەتی فەقیر و هەژار و لێ قەوماو ئەیە دەستی بەخشینیش خۆش بێت کە ئەم هەموو فەقیرە بەسەر ئەکاتەوە پاداشێکی زۆر گەورە لای خوای گەورە ئەمە ئەگەر ئەم وەزانە بێ ینی بەڕاستی خەڵک زۆر ڕزی لە خەڵک بە تەواوی تێشکاوە ئەوەی ئێوە کردوتانە بەس خوای گەورە پاداشتاماتەوە ینی لە ئەقلانی ئەمە بۆ فەقیر و هەژار بۆ داماوە دەستخۆشی لەو خێرخواز و مسلمان دەکەم کە هاوکاریەمان کردووە و دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە بەم ڕەمەزانە هاوکاریان کردوون و ئەمڕۆ 400 کەمەندام و خان پێداوی سابەت و فەقیر و هەژار هاوکاریەکەن بە سەبەتی خۆراک ماڵە ناوە خێران ملووسێ نمونیان زیاد بێ ئینشەڵڵا ئەمڕۆژ هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە سەخاوەتی ئێوە لە شاری سلێمانی وەک بینیتان 400 خانەوادەی هەژار و نەدار بۆ چەند ڕۆژێک سفریان ڕازاوا دەبێ و هاوکاریەکانی ئێوە ماڵەکانیان ئەوەدان دەکاتەوە